مەیسووتێنە ئەو گۆرانەی ئاگری لە کوردستان بەردا چیرۆکیم جارەمان زۆر جیاوازە باسی گۆرانێکتان بۆکەم کە دژیژن کوشتن و خۆسووتاندن هاتەبوون چیرۆکی گۆرانێکە بۆ ساڵی 2007 دەگەڕێتەوە ئەو کاتەی سەرەتای سەهەڵدانی دیاردەی خۆکوشتن و خۆسووتاندنی ژنان بوو لە باشووری کوردستان ساڵێک بوو هونەرمەند بڵند عەبدوڵڵا کۆلێژی دەرمانسازی لە سوید تەواو کردبوو بڵند وەک پزیشکی دەرمانسازی دوای گەڕانەوەی بۆ هەولێر سەربوردەی کچ و کوڕێکی هەولێری گوێ لێ دەبێت ئەم کچ و کوڕە یەکتریان خۆشویستووە و چەند جارێک کوڕەکە چۆتە داوای کچەکە و دایک و باوکی پێیان نەداوە لە ئەنجامی ڕێگریکردن لە بە یەکتر گەیشتنیان کچەکە خۆی سووتاندووە دوای گوێبزبوونی ئەم سەربوردەیە هەر لەم ساڵە لە شەوێکی ساردی زستاندا هونەرمەند بڵند عەبدوڵڵا و شاعیری کورد سەرکەوت ڕەسوڵ لە ماڵێک لە هەولێر کۆ دەبنەوە و بۆ ئەوەی ئەم دیاردە ناشارستانی بەسەرهاتی ڕاستەقینەی دوو ڕۆڵەی شارەکەیانە بیکەن بە گۆرانی سەرنجام دوای 2 ساڵ مەیسووتێنە ئەبێتە ئەو بەرهەمەی کە لە تەواوی کوردستاندا دەنگ دەداتەوە بەشێک لە خەڵکی دژی وەستانەوە و بەشێکیش پاڵپشتیان کرد تا گەیشتە ئەوەی بە بیانووی هەندانی ژنان و کچان بۆ خۆسووتاندن وەزارەتی ڕۆشنبیری بڕیاری قەدەغەکردنی بۆم گۆرانێ دەکرد لێم ببوورە بۆیە وام کرد تا تاوانباران بزانن سەبارەت بە قەدەغەکردنیەم بەرهەمە هونەرمەند بڵند عەبدوڵڵا ئەڵێت مەبەستی من لەم بەرهەمە ئەوە بوو کە هەست بە بەرپرسیارەتی خۆم بکەم و ڕۆڵێک ببینم لە جیاتی ئەوەی بابەتێک لە گۆڤارێک یان لە ڕۆژنامەیەک بنووسم سەبارەت بەم دیاردە ناشارستانیە لەم حاڵەتەدا کە بەسەرهاتی ڕاستەقینەی دوولاوی شارەکەم بوون هەستام بە ئاواز و وشە و کلیپ ڕۆڵی خۆم بینی عاشق کوژە دڕچی بەخی هەم ژیانم ئەم ڕۆژگارن هەمووی عاشق لە زمانی بێت ئەوەی ویستی